ئەم ساڵ مەرگەساتی هەڵەبجە جیاواز زیاد دەکرێتەوە. بڕیارە ڕۆژی چوارشەمە 16 سێ حکوومەت هێرێمی کوردستان لەسەر مەزاری شەهیدان 34مین ساڵیادی ڕووداوەکە بکاتەوە و بڕی 35 ملیۆن دیناریشی بۆ یادەکات تەرخان کردووە. بودجە داوای 35 ملیۆن دینار کراوە بۆیان سرف کردوین 35 ملیۆنەکە موافقت کراوە بەڵام تاکو ئێستا بەدەستمان نەگەشتەوە ئێمە هەساین بە هەموو کارەکان تەرتیبمان کردووە. ئێمە باوەشەگرینەوە بۆ هەچ کەس بۆ هەچ وەفدێک بۆ هەچ قۆنسوڵێک بۆ هەچ وەزیرێک بۆ هەچ پەرلەمانتارێک بۆ هەچ شەخصێکی لۆکاڵی واتە کوردستان نێودەوڵەتی ناوچەیی بێت ئێمەی هەڵەبجەیی ئەوەی دێت فرمێسکیان بۆوەڕژێ ئەوەی دێت تاجێک گۆڕی نەمان بۆ دانێ ئەوەی دێت فاتیحەیەک لەسەر گۆڕی شەهیدەکانمان ئەخوێنێ ئێمە هەموو لە دیوانی پارێزگا و هەموو مؤسساتی پارێزگا لەسەر قەبرانی شەهیدان ڕۆژی 16 سێ کە چوارشەمەیەکە بۆ خۆمان لە سەعات 7ەوە لەوین بەڕاستیمەکەی لە سەعات 10 دەست پێکات لە خزمەتیان نابین. لەلایەکی دیکەوە کۆمەڵەی قوربانیان سەعات 9 ڕۆژی چوارشەمە لە بەردەم بینای کۆمەڵەکەیان لەگەڵ تاقانەکان و برینداران و کەسوکاری شەهیدان بەجیا یادەکە دەکەنەوە. ئەمە لە کاتێکدایە کۆمەڵی دادگەری بۆی بێبەڵێنی حکوومەت و پشتگوێخستنی هەڵەبجەوە بایکۆتی یادەکەی ڕاگەیاندووە. کەسوکاری شەهیدانیش دەڵێن خۆیان دوور لە دروشم و قسەی بریقەدار و بێکرداری بەرپرسانی حکوومەت یادی شەهیدەکانیان دەکەنەوە. نەهاتنی حکوومەتی هەرێمە بەدەم داخوازیەکانی شاری هەڵەبجەوە نەک تەنها خەڵکی شەهیدان و کەسوکاری شەهیدان و تاقانەکان شاری هەڵەبجە حکوومەتی هەرێم بە هیچ شێوازێک یعنی لەگەڵ خواست و داواکاریەکانی شاری هەڵەبجانیە بەو هەموو قوربانی کە داوێتی هەڵەبجە قوربانێکی زۆر زۆریاوە تەحەداکەم هیچ شارێک نییە بەقە هەڵەبجە قوربانی یابێ ئەی نابێ بێ بەدەمیەوە نابێت چارەسەری بۆ بکەی نابێ کێشەکانی چارەسەرکەی نابێت ژیانێکی ئاسوودە بۆ کە خەڵکەکەی دابین بکەیت. ئیمساڵ بە کۆتی حکوومەتەکەین کە لەگەڵ ئەوانە یاد بکەین و ئێمە بۆ خۆمان لە یادی تاوانێکی مەبارانی هەڵەبجە و پرسە بۆ خۆمانە گەڕین دیارە ئەویش وەکو کۆمەڵی قوربانیان و بە ئامادەبوونی کەسوکاری شەهیدان دیارە هەمووی بە هۆکاری ئەوەیە کە ئەو هەموو عدو و عودا درێت لە شاری هەڵەبجە لە یادەوەریەکانی پێشووتراوە ئەدرێ بە شاری هەڵەبجەوە هیچ خزمەت گوزارێکی نییەوە هیچ هاوکارێکی هەڵەبجە ناکرێت. 34 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی هەڵەبجە تێپەڕ دەبێت. دەسەڵاتی کوردی هێشتا زامی بەرکەوتوانی چەکی کیمیاوی ساڕێژ نەکردووە. قوربانیان و کەسوکاری شەهیدانیش دەڵێن ساڵانە دەیان بەڵێن بە خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەهیدان دەدەن و لە بەردەم کامێرا و مایکەکان هەڵەبجە بە سومبل و ناسنامەی گەلێک ناو دەبن. بەڵام پاش ڕۆژێک لە 16 سێ دیسان شارەکە بێکەس و بێناس جێ دەمێنێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.